بشكل بخير هاتني هم برزان ذكين نرحب بكم. أقدر هم تندكين وكلا استوى لكاتي استوى توماري بايومتريا نيوكرنواي توماري دنجدران دلش كرايتوا بو ماوي دومان جيتر تا سويكي سي 2021 بردوام دبيتن ام بروسيا لكاتي استزيات لا 20000 كس خوي تومار كردي على باريزغاي هولير لما وي او مانجي كبيشتر اما توماري بايومتري ما كردوا هروا زيات لا حشتا لستاي راكوز راوان يعني خود بلين نازحين بايومتري كراون لا اساسا ك بيشتر بايومتري كردوا تانية اما اجراءات حصريا بو كاين وهروها لو ما ويا 1506 كسي نازحين خوان بايومتري كردوا هروها بو اگرداری برستان پێتان دەگەینین کە وا دیارە نوێکردنەوە یان بڵێن تەحالوفاتیش تەمدید کراوە بە پێی ئەو زانیاریانە کە پێمان گەیشتووە لەلایەن بەرپرسی بەشی ئەحزاب تا دەی دوو بەردەوام دەبێتن و مرشحینیش بۆ خۆتۆمارکردنی مرشحینیش تا یەکی سێ بەردەوام دەبێتن. دانی پێمان بڵێ لەو ماوەی کە وادەکرد کتابەوە چەند کەس وەکو هاوپەیمانی چەند حزب و هاوپەیمانیان تۆمار کردووە چەند بەربژێر نانیخوان تۆمار کردووە هەر وەکو پێشتر باسیشمان کردووە بەنسبەت هاوپەیمانی و تەرشیحات هەرچەندە لە ئۆفیسی هەولێریش دەکرێتن زۆر کەس هاتوونە فۆرمیان وەرگرتووە بۆ ئەوەی کە مرەشحینی خۆیان پێشکەش بکەن زۆربەی حزبەکان فۆرمەکانیان وەرگرتووە بەڵام هاوپەیمانی لە دایرەی ئەحزاب لە بەغدا ئەنجام دەدرێتن بۆی زانیاریی وامان لەسەر نییە کە چەند کەس هاوپەیمانی تا ئێستا لە بەغدا خۆی تۆمار کردووە. عبد الرزاق ما هي ابرز المعوقات التي تواجه عمل المفوضيه لحد الان بحيث دعت الى تاجيل موعد اجراء الانتخابات؟ من ابرز المعوقات اللي يواجه المفوضيه العليا المستقله للانتخابات هو قله الكوادر في مراكز التسجيل، حيث ان نسبه القليله اللي موجودين بالمراكز تسجيل الموظفين بمقدرتهم يوميا تسجيل اكثر من 1200 لحد 1500 ناخب يوميا. طبعا هذا يكون للعلم اربيل لحد الان 57.23% مسجل بايومترية، يعني يبقى اكثر من 40% 45% باقين ما مسجلين. وقله الكوادر اللي موجود في المراكز عدم إمكانيتهم تسجيل يوميا أكثر من 12,000 ناخب. إذا كملت الهيكلية من مراكز التسجيل راح يكون يوميا تسجيل بايومتري بأن الإقبال موجود، ولكن قدرة موظفين مكتب أربيل هو حسب الهيكلية اللي حسب موجود يكون قليل. هو السبب احتمال أكثرية يعني تأجيل هو سبب عدم تسجيل أكثر من 57%. كم عدد المخيمات في محافظة أربيل 6 مخيمات، بحيث تم تسجيل كافة النازحين في المخيمات، ومن ضمنه قمنا بعملية الحصر النازحين المتواجدين في المخيمات. لەبارەی تۆماری دارە سیاسەکان بۆ هاوپەیمانی تێکەش و کاندیدەکانیش بۆ کەی درێژراوەتەوە لە ئەمریش دەورەی کرایەوە بۆ هەرش دەپارێزەکان جەن و دەورەیەکی بۆ کۆمیسیۆن. كاك فراد بشكي بخير من سرتاوا. رحب بكم بالإعلاميين الكرام، أهلا وسهلا قدومكم. بالنسبة تحالفاتي العمومي العراقي تادي دو نوكرايتوا بالنسبة مرشح كانيش تا يجيسه نوكرايتوا درباري مرشح كانيش تا استا زور او سبيسيال ملك للراجي عندنا كان تا استا كس ناوي خوي تومار نكدي لا اوفيسي هوليري هالبجارنا كان بالنسبة ليستي كردستاني ياخذ هل ليستشي كردي
وەکو سنووری پارێزگای هەولێر. سەوار بە دۆیەکرا بۆ هەرش لە پارێزیاکەەوە چی جامی چی بوو؟ دەورەکە باسی هەموو مەفاصلی عملی انتخابی کرد لە بدایەتی کە پێشی تەجیل بکرێتەوە لە 6 2021 تا 10 2021 عملیه انتخابی 2021 گۆڕانکاری زۆری تێدایە دەربارەی ناوی هەتاکو کارتی وەرەقەی اختراعیش گۆڕانکاری تێدایە، یعنی نمونەیان دایتە مەکتەب وەتەنی لە قسمی تەسامیمی وەرەقەی اختراع اختلافی تێدایە وشي 2018 نییە وەرەقەی اختراعەکەی. عفوا استاذ رياض عزيز قناه عيون الفضائيه، هل هناك تمديد لتحديد بطاقه البايومتري؟ وهل هناك اختلافات بعدما مددت الانتخابات الى 10/10؟ بالنسبه للتمديد المهله محدديها لحد 1/4 بالنسبه لتحديد سجل الناخبين، وماكو يعني فتره تمديد. هاي اخر تصوراتنا ومن خلال خدمتنا بالمفوضيه هذا اخر تمديد. وما هي نسبه الاقبال؟ الحمد لله واشكر هسه زين حكم يعني الحمله الاعلاميه من حضراتكم والحمله الاعلاميه مال الحكومه الاتحاديه وحكومه اقليم كردستان يعني ساعدتنا كلش يعني باقبال الناخبين على مراكز الاقتراع على مراكز التسجيل. أو باكاك عبد الرزاق جواب بدته أو السؤالي بحكم يوي عملية زور زحمة كاك فرهاد طبعا جنابي مدير جواب بدته بشكي يعني فيما خص بسيارة كان تحديث ناخبين وبايومتري باسكن بوهيك الباك دروس نبيتنا نفسي كات همان كاتيش استاذ فرهاد برپرسی احزابا زانیاری احزابیش زنابی دەتوانێت هەر پرسیارێکتان هەبیتن پرسیاری احزاب و تحالفات و چۆنەتی تۆماریان لە کاک فەرهاد بکەن. ئایا انتخابات لە کاتی خصوصاتی خۆی دەکرێتن؟ ئێمە وەکو کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان هەموو ئامادەکاریەکی خۆمان کردووە لە تەسجیلی بایۆمەتری کە بەردەوامین لە تەسجیلی بایۆمەتری و لە ئامادەکاری لە بنکەکانی دەنگدان لە ئێستاوە لە کاتی ئێستا دەستمان پێ کردووە بە ئینتیشاری بنکەکانی تۆمار و بنکەکانی دەنگدان و هەروەها وێزگەکانی دەنگدان. بۆیە ئێمە وەکو کۆمیسیۆن لە ئامادەبەشێکی تەواوین، تەنیا ئەوە نەبێتن یەک ئەرقەلەمان هەیە یان یەک برین کێشەمان هەیە ویش کەمی کادیرە لە بنکەکان و لە ناو خودی ئۆفیسەکانیش. دوشمان بۆ بلا باسی ژمارەیەک 20,000 کەس ئەو 20,000 کەس ژماری نوێدا یاخود دیمێکردنەوە ئەمە یەک دوو لە هەڵبژاردنەکانی ڕابردوو ئەو کلوپلانەی کە وەکو لۆجستیک بەکارهێنا زۆر گرنگە سەر بابەتی تەجویل و ڕاگرتن. ئەم جارە چکە خۆتە ئاماژەکەمەکە هەندێک کلمبی تازە هاتووە کاتی دەردان و باوتانە پێتان وایە ئەلکترۆنی وەکو زەمانەکە ئەلکترۆنی یاخود وەکو پێشتر بەس حبرەکەیە. ئەگەر لە یاسای هەڵبژاردن مرد بنیەوە تەماشاکەین یەکێک لە هەرە ئەساسیەکان ئەوەیە کە هەر هاوڵاتیەکی یان هەر دەنگدەرێک کارتی تەویل ئەمەد یاخود ئەوەی کە ڕسمی لەسەرە هەیبێتن بۆی ئینجا دەتوانیتن دەنگ بدەتن. لەو حالەتە بە دنیای وە متابقەی بە سەمات دەکرێتن و هەر کەسێک بە دەنگی خۆی بە بەسمەی خۆی بە کارتی خۆی دەتوانیت دەنگ بدا بە دنیای وە ڕێگرەیەکی تەواوە لە هەموو جۆرە سەختەکاریەک و جیهاز هەمان جیازن یعنی جیازی نێ نەهاتووە بڵێن جیازی هەمان جیازی 2018 تەنیا ئەوە نەبێتن لە 2018 مەجارێکی بۆ ئەوە بوو چونکە ڕێژێکی زۆر خۆیان تۆمار نەکردو مەجارێکی ئەوە بە کارتە قەسیرە ئەمەدەکە دەنگ بدەن. بۆیە احتیمالە یعنی گومانی وا زۆر هەبوو بیتن هەرچەندە دوای عەد و فەرزی ئەدەوی بەدیار بکات کە هەمان دەنگە و هەمان عەدەدا هیچ ئەوەکی ینی خەرقی قانونی لەناو کاروبارەکان نەبوو. بۆیە پێتان دەرێم کام لە هاوڵاتیان هەیە سەردانی بنکەی تۆماری دەنگدەران بکەن بۆ ئەوەی کە کارتی تەویل ئەمەد یاخۆت ئەو کارتەی کە وێنەی شەخسی تاکە کەسی لەسرە بۆ خۆی وەرگریتن لە ڕێگای خۆنوێکردنەوەی تۆماری بایۆمەتری بۆ ئەوانەی
کە کارتی تەویل ئەمەد بە وێنیان هەیە پێویست ناکە سەردانی بنکەکان بکەن چونکە هەر ئەمان کارتەکە ئەمە بۆیان دەڕێنین بۆ زانیاری زیاترتان گۆڕین لە بنکەیەک بۆ بنکەیەک یعنی لە بازنێک بۆ بازنەیەک یان لە پارێزگای بۆ پارێزگایەک ڕاگیراوە جا ئەوەی کە داوا دەکەتن دەرێت ئەمن پێویستم وایە مەسەڵەن نەقل بکرێم تەغیری جێی دەنگدانم بکەم تەنیا لە سنووری نەفسی بازنەی هەڵبژاردن ئەم کردارە دەکرێتن پێمان باشە وەکوبرەی جوابی جەنابی دەمەوە تاکید هەر کەسێک بە کارتی خۆی دەنگ بدا و هەر کەسێک کارتەکەی خۆی لە ناو دەستی خۆی بیتن دەتوانیتن لە ڕۆژی دەنگدان دەنگی خۆی بە شخصی بدەتن لەبەرەوەی کە بەسمەکەی ناخوێنتەوە لە ناو جیهازەکە ئەگەر دەنگی کارتی خۆی نەبێت ئەم 20,000 کەسەی کە تۆمار کراون هەروەکو خۆتان پێشتر ئاگادار بن لە سەرەتای تۆماری بایۆمەتری نوێکردنەوەی تۆماری بایۆمەتری ئۆفیسی هەولێر 52 لە سەتای دەنگدەرانی فعلی کە مەلیۆنێک و 228,000 دەنگدەر زیاتری هەیە خۆیان تۆمار کردبوو و کارتی دەنگدانی تەویل ئەمەدیان هەبوو بەڵام ئەوەی کە نەیبوو ئەو 20,000 کەسە ئەوانەنە کە کارتی دەنگدانی تەویل ئەمەدیان نەبووە هاتوونە خۆیان تۆمار کردووە نەک ئیزافەیە داتابێسیان هەیە لە زمینی مەلیۆنێک و 228,000 کەسەکەنە تەنیا ئەوەیە بایۆمەتریەکەی خۆیان نوێیەکەنەوە ڕسم و پەنجەمۆریان نێوە لەگرێ بۆ ئەوەکە کارتی تەویل ئەمەدیان بۆ چاپ کرێت شێوازی دەنگدانی